Di dawiya sed sala bihûrî de neteweyên yekgirtû biryarek da ku 21 meha di duan ji her salê bibe roja navnetewî ya zimanê dayîkê. Welatê Swêd ezmûneke dûr û dirêj di warê zimanê dayîkê de û zimanên curecûr de heye. Em niha li şaredariya Sundbyberg ku şaredariyek ji şaredariyên Stockholm'e li kitêbxaneyê ne, rêveberiya kitêbxaneyê li gel şaredariyê bi hev re ahengekê bi rêve dibin di roja navnetewî ya zimanê dayîkê de. أعطونا الطفول أعطونا السلام. Zarokên ku zimanên wan ê malê ne Swêdî ye û di dibistanan de zimanê zikmakî dixwînin, her kes bi zimanê xwe beşdariyê di ahenga roja cîhanî ya zimanê dayê de dikin. Mamosta, bilên mamosta bijî, her bijî evçaya, wextek xwe بناسکی و بخنده دلên hîvan bilind e. Eyva hemû tê bikin, benîşî biman pê bikin. Weke zarokên neteweyên din, beşdariya zarokên Kurd bi cilên xwe yên netewî, keseyetiya wan xurtir dike û şahnaziya wan bi nasnameya xwe bilindtir dike. Ew rojî cîhanî zimanê dayîk bû. Me hefteyê carekê diçîne zimanê Kurdî, me şarekî Kurdî xwend. Berpirsên şaredariyê ji mêj ve dizanîn ku zimanê biyanî civaka Swêdî rengîntir dikin. ئەمە ماوەی سێ چوار ساڵە ئێمە ڕۆژی جیهانی زمانی زگماکی بەڕێوە دەبین. لە شارەداری ئێمە 19 زمان هەیە، 29 مامۆستای زمان و 822 خوێنکاری زمانی زگماکی. ئێمە گرنگیەکی زۆر دەدەین بە مامۆستایان لەبەرەوەی کە ڕاستە ئەوان مامۆستای زمان و یارمەتی فێربوونی زمان دەدەن، بەڵام دەژبنە پردی کولتوری لە بینی ماڵ و خوێندنگە و کولتورەکانی دیکە. ئەمە هەنگە بۆ ئەوەیە کە سەرنجی خەڵک ڕابکێشین کە زمانی زگماکی چەندە گرنگە. زۆر گرنگە کە منداڵ لەو ئاهەنگەدا بە جلوبەرگی خۆیان و بە زمانی خۆیان بەشداری بکەن. سمورە کلکی زەردە، چاوی جوان و بێگەردە، ژێر قوتە، پشتی بۆرە، وریایە فێڵی زۆرە، بەدانی تیژ گاز وەگرێ، ئەتوانێ ئێسقانی ببڕێ. هیچ مۆری دارەوان، جا زۆر خۆشە بۆ دەستان، هین زلزل بشارەوە، بیکە کونی دارەوە. Di pêvajoya xwendina zimanê zikmakî de gelek aliyên hevkar hene. Xwediyên zarokan ku dixwazin zimanê xwe biparêzin û derbasî zarokê xwe bikin û mamosteyên ku ji dil bixwazin zimên bi zarokan xweş bikin hinekin ji wan. Mamosteyên zimanê zikmakî di vî warî de bi gelek karên girîng radibin. من لپۆلی لە 6 ساڵیەوە تا پۆلی 9 قوتابیم هەیە کە زمانی دایک دەخوێنن. ئەمانەش زمانی دایک هەر کۆمۆنێک 5 قوتابی هەبێ ئەبێ کۆمۆن مامۆستای بۆ تایم مامۆستای بۆ دابمەزرێنێت و زمانی دایکی خۆی بخوێنێت. ئەمەش بە جێرەی گروپ ئەبێ هەندێک جار ئەگەر هات و 5 قوتابیمان هەبی لە مەکتەبێک دەچین بۆ ئەو مەکتەبە. ئەگەر لە 5 قوتابی کەمتر بوو یا 2 قوتابی بوو ئەبێ قوتابی لە مەکتەب نزیکترین قوتابخانە بێ بۆ ئەو شوێنەی کە وانەی کوردی لێدا زمانی دایکی لێدا دەگۆترێتەوە. بۆ ئەم ئیشەش دایک و باوکەکان ئەبێ زۆر یارمەتی دەرمان بن، چونکە دایک و باوکەکان خۆیان هەڵی دەبژێرن ئایا مناڵەکانیان زمانی دایکی خۆیان بخوێنن. ئەمەش دەکەوێتە پاش هەموو وانە ئەساسیەکانی ئەوەی کە دوای هەموو وانەکان کە لە دوای سەعات 2 دەست پێ دەکەن. بێجگە لە زمانی دایک ئێمە شتێکی ترمان هەیە کە پێی دەوترێت ستودی هاندێرنینگ. ستودی هاندێرنینگ مانای یارمەتی ڕێنیشاندەری دەرسەکان بە زمانی دایک.
ئەوە ئەو قوتابیانەی کە تازە دێن بۆ سوید لەوێ ئێمە یارمەتیان دەدەین ئەمە لە کاتی دەرسە لەگەڵ دەرسەکان ئەچین لەگەڵیاندا ئەنیشین بە کوردی یا بە زمانی دایکی خۆیان ئەو دەرسە ئەو وانانەیان بۆ شەرح دەکەین بۆ ئەوەی زانیاریان لە قیس نەچێت کاتێک کە فێری زمانی سویدی دەبن وەکو قوتابیە سویدیەکان زانیاریان هەبێ لەو وانانەی کە وەریان گرتووە.